سەرت بدەرە دەست گزێنێک با پرچەکانت لەگەڵ هەوای ژیاندا دەست بگرن با پرشەکانت وەکو باڵی باڵندەکان بکرێنەوە وە شەپۆل بن وە خاژەیان بێ. بینەروبی سەرایزیزەکانی من جارێکی تر سڵاوتان لێبێ لەخوا ئامادەکردنێکی بەرنامەیەکی تایبەت لە ڕەنگاڵەوە گەڕاینەوە لای ئێوەی ئەزیز و خۆشەویست. ئەمڕۆژ چاوپێکەوتنێکی تایبەت لەگەڵ خات و سۆماتوانە سەبارەت بە کار و چالاکیەکانیان وە چۆنیەتی پاڵپشتی بنەماڵەکەی لە کارگاکەی گفتوگۆیەکی تێر و تەسەرمان ئامادەکردا. نەکەن بەرنامەی ئەمڕۆ لە کیسی خۆتان بن چون دڵنیام زۆر تایبەتە بێت و سوودمەند دەبێت بۆ بینەرانی من ئەمڕۆ هاتووی سەردانی کارگەیەکی تر بکەین وە هونەرێکی جوانی ترتان پێ بناسێنین. هونەری سوپاڵگەری ئەو هونەری کە پێویستی بە وردەکاری زیاتر هەیە تا بتوانین جوانترین بەرهەمەکان پێکدێنین. ئەمڕۆ لەگەڵ خات و سۆماتەوانە سەبارەت بە کار و چالاکیەکانیان ئەوەی کە چۆنم کارگەیان لەگەڵ خێزان و بنەماڵەیان دامرزانەوە و چۆنیەتی سەرپەرشتیێراکەن بە تەواوەتی گفتوگۆمان لەسەریە بێت. کەواتە نەکەم پرۆگرامی ئەمڕۆ لە کیسی خۆتان بن لەگەڵمانە بەردەوام بن. هاتو سەمام کاتۆ باش تەندروستی و باشە. ئومێد دەکەم کە بەم چاوپێکەوتنە بتوانین هونەر و جوانەی ئێوە زیاتر بە بینەرانمان پیشان بین و باسی لێ بکەین. سەرەتا مێت کە سڵاو ڕێز بۆ بینەرەکانمان و بە تەواوەتی باسی خۆت و کار و چالاکیەکانت و ئیشەکەی خۆتیان بۆ بکەیت و خۆتیان پێ بناسێنیت. فەرموو. سلام و بەخێراتنەکەم لە ئێوە و بینەرانی خۆشەویستان. وەڵا ئەم کارگامانە ئەمە چەند ساڵ لەمەوە برد چەندان لە ڕەفەقەکانمانە چین بۆ کارگای سۆفاڵگەری لە سەنایەتدەستی و فەنی حرفەی. ئیتر دوای یەک ساڵەوە ئەوان هاتنە دەرەوە مەسەڵەن علاقەیان نەوە بە کارەکە و لە من دانیشتم. 4-5 ساڵ لێ نابووم کارم کرد مەسەڵەن سفارش و شتەمانە گر دوایەوە کە سفارش و شتەمە گر ئیتر کەفمە فکراوتم بۆ چ کارگای بۆ خۆم دانەنم. ئیتر لە ماڵە مەشورەتمان کرد وتم ئەگەر شتە تا هاوکاری مەکەن تا کارگایەک دابنین کە خانەوادگی لە ناو یەک کار بکەین. ئیترەوانیش تێدیان کرد و ئەمێشم کارگامانە دانیا بۆ خۆمان. زۆر باشە. سەبارەت بۆی کە لەگەڵ خێزانەکە چۆنی ڕاستەپەرشتەکەی گفتوگۆمان لەسەریە بێت بەسەمێ کە پێت بڵێمەوەی کە هەر کاتێکی یشێک دەست پێکەی بە تایبەت لە بواری هونەرە یان خۆت حەزی خۆتە خولیای خۆتە دەستی پێکەی ناخۆت بۆ نمونە بینی یەکێک لە نزیکانت خانەوادەت بنەماڵت ئەو پیشەیان دەست پێکردو تۆ شۆچیتە سەر ڕێگای ئەوان ئەمە بزانم دەستپێکی تۆ چی بووە ئایا لە ڕووی حەزی خۆتۆ بۆ دەستت پێ کردووە یان بۆ نمونە ڕێگەی یەکێک لە بنەماڵەکەت خێزانەکەتە کە ئێستا تۆ گرتوتەتە ئەستۆ و بەردەوامیت لەسەری. وەڵا من علاقەی خۆم بوو کە هاتووە ناوم کارە چۆن حەز بە کارگە لێ ئەمەڵی یەکەم فەنی و ئەمەڵی و ئەم کارگە لە فرە حەزم پێ کرد ئیتر وەختی شڕۆیشم کرد وتمەشە حتمەن ئەدامەی بم کە کارگای دابنم و ناوێ دابخەم بۆ خۆم و زۆر باشە. ئەوەی کە چۆن علاقەت پێ پەیا کرد لە هەر تەمەنی مناڵی علاقەت لا دروست بوو یان خودنا شتێکت بە ئیلهام وەرگرتەوە علاقە لە تۆ دروست بووە کە ئەم پیشەی هونەری لە هەڵبژێری و چۆنیش دەستت پێ کرد لە سەرەتاوە دەست پێکرد چۆن بوو؟ ئەوەی کە مناڵ بووین وەختی لە مدرسە مەسەڵەن کاری هونەری مەسەڵەن مجەسەمە و چتە بواتایە من خۆم دروست مەکرد. فرێش علاقم بوو هەمیشەش دانیشت مەسەڵەن مجەسەمە و مەسەڵەن حیواناتم دروستە کرد بنیامم دروستە کرد فرە علاقم بوو بە هەڕک بواتایە بە خەمیر بواتایە بە هەرچی بواتایە من دروست مەکرد و هەمیشەش نمرەیەوە ماگر لە مەدرسەوە شتا. ئەم کارگەکی لێرە جاتان ناوە ئایا دروستکردن و دامەرزانی کارگایەکی ئاواهی کە ئیشی تیا بکەی بە بتوانی شەکانی خۆت زیاتر بە خەڵک ناسێنی سەختە چۆناهیە کە بتوانی شوێنێکی ئاوا دروست بکەیت و دای بمەرزێنی؟ وڵا ئەگەر کەسێ علاقەی بێت تا حدی ڕاحەتە بۆی ولی ئەگەر کەسێک مەسەڵەن لە کارەکە نەزانێت فرە سەخت دەرتێ بۆی کە مەسەڵەن کارگایەک ئاوا دابمەرزنێت. چۆن دەستان پێ کرد ئێوە سەرەتا وڵا من کارەکانەوە بوو کە لە کارگاز مەسەڵەن سفارشم ئەگەر دوایەوە وەختی هاتمێرە کارگەل دەستیم شڕۆ کرد تا وەختی کە مەسەڵەن چرخم بۆ هاتووەمانە کۆلەن کار دەستیمە کرد بە مەسەڵەن قاڵب کارمە کرد بە مەسەڵەن
هەر شتێک بواتایە من لە ڕووی مەسەڵەن شتێک خەلاقیەت خۆم و کەمێ تاغیر مەدا و دروستم ئەکردەوە کە مەسەڵەن ئاوا کارگەلێکم ئێستا دروست کردە. زۆر باشە. کاتە سەرەتا پێش لەوەی کە لێرەی دەست بکەن بەیش لە شوێنی تریش ئیشتان کردووە؟ وەڵا لە چەند کارگای تریشا بۆ لە بۆ نەقش بەرجەستا بۆ هەر مثلا کار قاڵبگیریوەمانە چوومە چەندانە کارگای تر کە مەسەڵەن کارەکان ئەوانیش بوێنم هەم کارم کرد لە بەلایەنەوە هەمەوەی کە کارەکە فێر بووم. ئێستێتر مەسەڵەن خۆم لێرە ئەتوانم ئەو کارگە لە ئەنجام بەمە. زۆر باشە. کاتێککە دەست ئەەکەی بە ئیشێک زۆر کەس بەتابەت لە خاتونەکان کەم بۆیان پێش دەکە بیانەوە دێتر بچنە سەر ئیشی تایبەتی خۆیانێتر بۆ کەسی تر کار نەکەن خۆیان ببن بە خاوەنی ئیش و کاری خۆیان. تۆکو خاتونێک لێرەوەمەوێت کە بە بینەرەکانمانی سزانم کە کۆمەڵێک ئافرەتستا بینەر و بیستەری بەرنامەکەن چۆن بۆ ئەو بڕیارەتدا چۆن بۆ ئەو فکرەیە لا دروست بوو کە ببیت بە خاوەنی ئیش و کاری خۆت وەیتر بۆ کەسانی تر کار نەکەی چونکە دڵنیام کاتێک کە تۆ ئیشی خۆت ئەگریتە ئەستۆ ئەیتە خاوەنی ئیش و کاری خۆت ڕێگای زۆرترت هەیە بۆ پەرەپێدان بە کار و چالاکیەکانی چۆن بۆ فکرێ لا دروست بوو چۆن بۆ بڕیارەتدا. من چەندانە مەسەڵەن لە ئامۆزشگاکانە چووم ئەوان خانم بوون منیش لە ئشتیاقم پیا کرد کە مەسەڵەن کار خۆمە بێ چەند ساڵیشە خۆم هەر حەز بە ئستقلال ماڵی خۆم ئەەکەم حەزمە کرد هەر ئستقلالم بێت ئێستا کارەکەم شڕۆ کرد ئێستا تا حەد مەسەڵەن ئستقلال ماڵی خۆمم هەست. ئەزیزانی من لەگەڵتانە بەردەوامین ئێستەکانی هاتوونێتە سەر نمونەکارەکانی خاتووسۆما هەر لە قەفەسەیەک و کۆمەڵێک نمونەی جوانی داناوە کە سەبارەت بە یەک بە یەکیان و چۆنیەتی کار و چالاکیەکانیان و ئەوەی کە سەرەتا کامانی ئیشیان دەست پێ کردووە و ڕەنگەکانی نۆیخەکانی کە ئەبێ ئامادە بکا بۆ هەر نمونێکی گفتوگۆمان لەسەریە بێ. ئەمە سەرەتا سەبارەت بۆی گفتوگۆمان بۆ بکەی یەکەمین کار کە تۆ دروستت کردووە و سەرەتای کارت بووە کام یەک لەم نمونانە؟ بۆ ئەوەڵین کارێکە لەبان چەرخە ئەنجامدا من ئەم کارمە دروست کرد کە فرە حەزم پێکرد ئیتر هەر کۆلەن دامنیاگە. ئەمە کرد یەکەمین ئیشی تۆ بوو خۆ دوتت من ئەم شتە دروستەکەم یان وتیان کە ئەبێت شێوازی شکڵەکەی ئاوا بێ؟ وەڵا ئەوان وتیان کاسەیەک دروستکەن کاتە خۆیان پێتانەڵەن ئەرێ وتیان کاسەیەک شتێ دروستکەن کەمێ قوڵ بێت ئیتر من ئەمەمە دروست کرد دیم زەریفە وتم دەسێشی لێ ئەخەم دوایەوە کە دیم دەسەکەم لێ خستفرە زەریف دەرات دوارە ئەم دەفا مەسەڵەن بانەکەشیم دروست کرد کلن تەکمێڵم کردمەوە دانێ مەسەڵەن قەندانێ شکولات خۆریە شتێک ئاژیل خۆری یا هەر شتێک تر هەرەمەیە نمونەکارێکی تر نییە. ئەمە ئەوەڵین کارەکەمە ئەمە ئەوەڵین کارەکەمە بۆ ئەوەی کە وتان نمونەی خاکەکانیش ئەم خاک ڕۆسە لە هەمانەوە تێ خۆیان بە مەسەڵەن دەستگا و بە مەسەڵەن ئێڵەکەری فرەورد نازانم ئێڵەکە شتەکان هەست ئەرێ بە ئەڵەکەکانەوە بە ئەو دەستگای وەلی گەورەس ئەم هەڕگە دروستەکەن وەلێ خۆمان ئەم مەحەلیەکە تێرین ئەم کارگەلیە پێ دروستەکەن هەرگە مەحەلیەکەشی خۆمان بیتێرین مەسەڵەن هەم دایشێلین هەم مەسەڵەن لوچتەیە تێ بکەین خۆمان کل کار هەڕگەکەی ئەشی ئەنجام بین جاد ئامادە بین بە ئەمە کەمێ قورسرە چۆن ئەوە شیرەی هەست خۆی وەلێ ئەم شیرەی کەما مەسەڵەن ئەستەکامی کەمەیتر کەمێ کاری سەخترێگە. زۆر باشە. ئایا بۆ هەر کارێکە دروستیەکەن پێویستەکە بۆ نمونە بڵێن بۆ ئەم فڵانکارەکەم بەدەستیێنم لەسەر تکنیکەکانتانمە بەسمە بۆ نمونە تۆ بەرجەستە سازی کارەکەی پێویستەکە بۆ نمونە بڵێ ئەبێ حتمما خوڕەکەم مەحەلی بێ یان خودنا نەوعەکەی تری بێ یان خود بەدەست خۆتە هەر نوع کارێکت کە ئەنجامدا بەدڵی خۆتەکە بڵێن من چونە خوڕەکی بۆ بەکارەهێنم. وەڵا هەرگەکەی بەدڵ خۆمانە مەساڵ من حەزەکەم بۆ پارچوو لیوان وشتە چەند تەقریبەن مەحەلیە و قەدیمیە بەم هەرگەت پارچوو لیوان وشتە دروستکەم وەلە بەسەڵ بۆ کارتەزیینی چۆن ئەکسەرە نێوەن ڕەنگیەکەن یا مەساڵ خۆمان سفارشیان کە ڕەنگی بکەین بە ئەم هەرگە بێت خاسترێکە چەند سافترێکە وەختی ڕەنگیەکەی ڕەنگە زەریفە بێت لەبانێ وەلێ ئەمە چۆن ئەگە دەسی لێبن کەمێ ئاوا مەسەڵ ڕێخ و شتەی هاتیە
کاری لەناو ئیشی ئێوە کاری سافکاری بۆ کارەکانتان ئەنجام نادرێت بۆ ئەم کارە بۆ ئەم قڕە نابێت بۆ ئەو خڕە نابێ وەێ بۆ ئەمە بە سماتەوە شتە سافی ئەەکەین جا ڕەنگەکەین لەبانی و هەر بل ئەوەی کە مەسەن تەلاشیشی ئەین خۆی بەس مەسەن باز لە کارگان جێ دەسوچتا کەفێ هەر بە هەورێت هەمیسیەکەین سافەوێ خۆ باشە زۆربەی داواکارەکانتان کە داوای ئیشەکانتان لێکەن سەلیخی خەڵ خەیستە بەرەو کامیانە سنەتیەکانیان حەز لێ یاوانی کە کاری زیاتری لەسەرەکەن لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی تزئینەکانەوە دوانەکەی هەند کەسگەلێک هەردووکی زۆر بەس ئەمەیە بزانم لەم سەردەمێستا خەڵک زیاتر بەلای کامیا حەزی لێتی ئەکسەرەن حەز بە ئەم کارە سنەتیەکانەکەن زۆر باشە چۆن قەدیمیش بوون هەر لەمانە بووە پارچولیوان و شتێ دروستەکەم شایە شکڵەکەی مەسەڵ وەک ئەو ئاانە نەبێت وەلێ مەسەڵ هەڕگەکەی واسە ئاخواردن تیا مەسەڵ ئەیوەن ئاوی تاخۆن فرا حەزی پێکەن بە بۆی خاکەکەی بەوەی کە مەسەڵ قەدیمیە زۆر باشە من هەنێ لە کارەکانتان سەرنجی ڕاکێشاوم بۆ نمونە ئەم نمونە کارەتان ئەبینین هەنێ گۆڕانکاری و ئەشتی تایبەت لە ڕووی وردەکاری و تایە ئەنجام درراوە ئەمە بە تکنیک هایەوە چۆناهی ئەم شتانی تیا ئەنجامەیەن سەبارەتی ئەم کارەتان بتەیەکە بۆمان باسکەی چۆناهی ئەنجامتانیاوە هەر ئەم کارە ئەوڵ بان چرخەوە مەسەڵ ئوستوانەکەی دروستەکەین وەختی ئوستوانەکەیمان دروست کرد دوایی مەسەڵ کە من نمی هەست تەراشی ئەین دوایەوە کە تەراشی مادا مەسەڵ ئەم ڕێزەکاری لوت و سمێڵ و وەختەس مەسەڵ قژەکەیشی هەر بەرجستە دائنین ئەوانێ دائنین لە ئاخر سەرەوتین ئەم مەسەڵ حاڵت جێ مەسەڵ عینەکە کەس ئەمە بۆ قەڵەمدانە بۆ جێگەی خودکار و میدادوشتە کەسێکە مەسەڵ عینەکیش بێ عینەکەگەی هەر لێرە دانی عینەک متالعەکەی ئیتر ئەم کارە کولم بە هەم دەسە هەم بەرجستەکاریە بەرجستەکاری وایە ئەم بەشانی کە ئابڕشتانیاوە بە تیزەروشتەکە وتان بە تێخ جەڕاحی بە تێخی جەڕاحی ئەنجامێن زۆر باشە مەشەکاری دەستە ئەمانەی ئەمە ناژەم ئەمەیە کار بان چرخە ئەم وردەکاریەکانی کار دەسە کاتە زۆربەی وردەکاریەکانی بە بەکاری دەستەنج ئەرە وەڵام زۆر باشە ئەم نمونانەی ترچی کام تەرخانەتان تیا ئەنجامیاوە ئەمانە ئەمیش هەر کۆلم بە دەست دروست کرا دوایەوە بە مەسەڵ ئەبزارەکان هەست کا هەندە ئەفزایەندا مەسەڵ ئەبزار گۆڵسازیەکانیش هەست باسمان بۆ ئەبزارەکان پێی تا خەڵک زیاتر ئاشنا بن پێی ئەبزارەکان هەست فلزیە مەسەڵ هەسی بە چێوە جنسیان محکەمە مەسەڵ فلزیەکانیش بۆ کار سۆفاڵ فرێتر بەکاربرێ دوو سەری هەست سەرێکی کا هەندەست مەسەڵ لە جێگەیکە و حەزنەکەی مەسەڵ شتێکی زافێ بێ بە ئەوە ئەیکەنیتەوە وەلێ ئەفزایەندا بۆ مەسەڵ ئەم دەستەکانی مەسەڵ خراپێ ئەم دەستە دابنی ئەشێ بە ئەفزایەندا هەڕوو بێتە دۆریە کا هەندە و ئەفزایەندا ئەمە ئەبزارەکانمان ئەمیشە هەم کولەن بەدەسە ئەمانیە بە ئەبزارە کەس ئەمیشە هەر بە دەست دروست کریا زۆر باشە ئەوێ کە بچینە سەر هەنێ لە نمونەکارەکانی تر بۆمان باس بکەیت بۆ نمونە ئەمانەی کە ئەنجامی ئەیەن داواکاری خەڵکەکە دێ بۆ نمونە داوای کارێکردنیەکە یاخود هەمووی لە خەلاقیت و لە بەهرەی خۆت یارمەتی لێ وەرەگریت و هەنێ وردەکاری لەسەر کارەکانت ئەنجامەیەیت من لە کارەکان تر ئیدە ئەگرم کە مەسەڵ چۆن بێت تێم خۆم مەسەڵ کەمێ تاغیریشیانام مەسەڵ ئەوە زیانەکەم مەسەڵ کارەکان هەست ناو شارەها وەلە من ئەیتێرمەوە کەمێ ئەوە زیانەکەم و مەسەڵ بە تیکەی مەسەڵ لە هەڕک بێت تەزئینێک بێ بە شتێک بێ ئەوە زیەکەم مەسەڵ ئەیکەمە ئەو شتەوا خۆم بەدڵمە زۆر باشە ئەی سەبارەت بەم کارانیەمانی کە چیا بینم کە هەنێ حرفتان لەسەری داناوە ئەمانە سفارشن هەر کەسێ بە هەر ناوێ حەز کات دانیشین مەسەڵ گویی بێ یا هەر مەسەڵ شکڵێک کە خۆی حەزی پێ بکە ئەیتێرینێ من ناو مەسەڵ ئەو کەسە کە حەزەکە یا ناو خۆی لە بانێودانین مشەبەکەکەن ئەو کارێژن پێ مشەبەک یاوەی کە مەسەڵەن هەر بۆ کادۆچتە بێت ناو نەوێت دانیشین مەسەڵ تەرخگەلێکی لێ ئەین وەکە ماوەم کارە وەکۆ کارە کە مەسەڵ شەمێکی تێبنن و بۆ زەریفی بەکارێت زۆر باشە کاتێکە کەسێکەڵێ منەمەوێت ناوێکی لەسەر دروستکرد لە بواری سۆفاڵگەریە خۆی ئایدیاکەی پێیان نەزەرەکەی پیاکەڵێ ئاواهی بێ یان تۆ بەزەڵێ کە ئەو کارم بۆ ئەنجامێتتر خۆت بەستەلیقی خۆت داێنیاڵی من ناوەکەی تۆ لەسەر ئەمە مشەبەک سازیەکەم بۆ ناوەکان فەرزکەن ئەم کارە ئەم کارە ئاغێک بوو سفارشی داوتی بە ناو زۆهرە و گەرەکمە منیش چەندانە فۆنتم بۆیان هەنار وتم ئام فۆنتگە لە هەست کامیانتان بەدڵە ئیتر خۆیان مەسەڵەن ئیدەیان بەبانم کارەوە بوو منیش ئەم تەرحمەدا لێ مەسەڵەن پایەکەیشی بوو سەم کارە سفارشە
ئەم پیشمەندانە بۆ وەسم کە کراسەکەتان نەبێتە هەڕگە. زۆر باشە. زۆر باشە. بینەرانی من هێستا لەگەڵ خاتوو سۆما پێمان فێرەکە شێوازە قۆناغ بە قۆناغی سۆفاڵگەری چۆناهیە. هەر لە سەرەتای دەستپێکەکەی و فێرمانەکە منیش بۆی کە بەرنامەکە جوانتر بێت وەکو تەجروبەیەک و ئەزمونێکی خۆم هەنێجار لە نێوانی کارەکە هاوکاریەکی بچووکی ئەەکەم بەس لەگەڵ مانابن تا بزانم قۆناغ بە قۆناغ 0 تا 100 کارەکە چۆناهی پێشەڕوات. دەرەوە ئامادە بن دەست پێ بکەین. وەڵ هەڕگەکەمان وەرزین. ئەمە چنەوە خوڕێکە چونکە سەبارەت بە نوعی خوڕەکان قسەت کرد. بەڵێ ئەمە هەڕگ ڕۆسە. زۆر باش. لە هەمانە سفارشێن ئەم کارەسە بۆ بان چرخیش ئەم کارە ڕاحەترێگە چۆن فرە سافە نەرمە. زۆر باشە پێمان بڵێ کە سەرەتا یەکەم قۆناغی چییە؟ چۆناهی دەست پێەکەی؟ وەختی هەڕگەکە دانین ئەشێ دۆرەکەی حتمما سفت بێت. بەڵێ. دوایەوە مرکزگیریەکەین. مرکزگیریش بۆ ئەوەسە کە مەسەڵەن کارەکەمان نەلەنگێت. ئەشێ حتمما هەڕگەکەیش ساف بێت. زۆر باشە. تاکو ئێوە یەکەمین قۆناغی بە کارەکەمان مرکزگیریەکە ئەنجامێن بەنێوانی کارەکە تامنا من چەند پرسیاری پیشتان ئاراستا ئەکەم. خاتوو سۆمام کارێکە دەستت پێکردووە هۆی سەپەرێت پێداوە و توانیتە کارگایەک بۆ خۆت بکەیتەوە مەشغوڵی ئیش بیت و لەمە بۆ دواکارەکانت لێرە پەرەی پێبەی ئەمە حەز و خولیای مناڵی خۆت بوو کە ئێستا گەیشتووی بە ئێرە؟ دەقیقەن کە ئەمە نا وەلێ مناڵ بووین وەختی مەسەڵەن دۆرانە ابتدایی و شتا بە هەڕگ فرە کارمانە کرد. هەڕگ بواتایە مەسەڵەن خەمیربازی بواتایە هەرچی بواتایە دانیشتنمە بەوانە مجەسەمە و شتەمانە دروستە کرد. سا حیوانات بێ ئەشیا بێت بنیان بێت هەرچی بواتایە دروستمانە کرد. زۆر باشە. ئەتوانین بزانین کە چ شتێک بوو لە تۆیە کە کاریگەری و تەئسیری تیادا نەیتاکوونێت تۆ ڕابکێشێنێ بەرەو ئەم هونەرە. لە دۆران تاین ڕشتە و شتەکەمە ڕشتەی گرافیک بوو. ئێتر هەر لێنەوە تەک بازی لە مەسەڵەن نەقاشی و تەڕاحی ومان ئاشناوە بوومە و لێنەوە لا حەزم کرد کە مەسەڵەن ڕشتەی سۆفاڵگەریەکەش ئەدامە بم. دوایەوە ئیتر هاتم بە تەرەف سۆفاڵگەریەکە. زۆر باشە. کەواتە تا ئێتۆ ئێستا زانکۆ چوویت و ئەم بەشە ئەخوێنی یاخود بەشێکی جیاتر لەمەیە؟ من ئەمە لە دەورەی جیاگان نەچوو. ئەمە دەورەی بۆ چووی؟ بەڵێ. شتەکەی خۆت شتەکەی خۆم گرا. شتێکی هەیە؟ بەڵێ. زۆر باشە. ئایا سەرەتا کرد دەستت پێکرد بەم ئیشان و ئێستا تا ئێستاکە کارەکانی خۆتت پەرە پێداوە و کێشاندوتە بە ئێرە ئەو شتێک کە تەسەورت ئەکردوە لە خەیاڵ تابوو بە ئامانجت گەیانووە ئاکامتکیت لێ وەرگرتووە؟ من کلەن کار هۆنەری هەر کامێک لە ئازای خانەوادە یا مەسەڵەن خاڵ و شتمانە کلەن کار هۆنەری ئەنجامە. زۆر باشە. ئیتر ئێمەش تا حەدێک کە مەسەڵەن هەر کامێکمان هۆنەرێکمان بۆ خۆمان دانیاگە کە مەسەڵەن ئەوە ئەدامە بێن. سەمە خۆم سۆفاڵگەریە خانەوادەیش مەسەڵەن تەکمان کۆمەک مەکەن کە مەسەڵەن بەیەکەوە ئەم کارە ئەنجامەی. زۆر باشە. کەواتە لە بەڕێوەبردننی کارگاکە تەنیا نیت و لەگەڵ خێزانەکەت مەشغوڵ بە ئیش و کاری؟ بەڵێ. چەند کەسن لێرەکە پێکەوە ئیشەکەن؟ من خۆم مەسەڵەن کار ئاموزش و شتەکە ئەنجامام وە لە وەختی مەسەڵەن سفارشێک شتێکیشم بێت دایکم هەست خۆشکم هەست براکەم هەست هەر کامێکیان بتوانن تێنە کۆمەکەم. زۆر باشە. دواتر لەسەری کە چۆناهی لەگەڵ خێزانەکەت خەریکی ئیش و کاری گفتوگۆمان لەسەری ئەبێت بەسێکە ئەمێ بزانم کە جەنابەت خاوەنی هونەرجوو هەیە کەسانێکن فێرخوازایەکن کە بن بۆ ئێرە تۆ ئەم هونەری خۆتیان فێر بکەیت؟ فعلەن کە ئایستا چۆن کارگاکەم تازە دانیاگە هونەرجوو کەمم هەست وەلێ بەرلەوە کە مەسەڵەن لێرا بم لە مەسەڵەن سەنایە دەستی فەنی حرفەیی هونەرجووەکان کۆلەن من فێریانمە کرد کە مەسەڵەن چە بکەن و کۆلەن کارەکان من بەدەست منەوە بوو کە فێریان کەم. ئێستا خاتونانێکە سەیری بەرنامەکەمانەکەی تۆ بەرنامەکەمانەکەن تۆ خۆت وەکو خاتونێکە لەم بوارەیە مەشغوڵی ئیشین پێشنیارێن ئیشی خۆتیان پێیت؟ ئەگەر زەوق و عەلاقەیان بێت بە کار سۆفاڵ ئەتوانن ئەدامەی بن و ئەتوانن مەسەڵەن شڕۆعیشیکەن. باشە. تۆ پێیانەڵی کە سەرەتای دەستپێکیان چۆنە بێت باشە تاکوونە بتوانن زووتر
بۆ ئامانجێکیانە بگەێن وستەکەمتر بەدەستێنن ئەتوانن بۆ چەنە هەر کەسێکە میلی بە کارێک بێت 100% دەتوانێت دامێ بە سەم کارسۆفاڵش ئەگەر کەسی ئەلاقەی بێ 100% دەتوانێت خۆی لەگەل بانتریشا بووێنێت زۆر باشە ئەم شتانی کەلوپەلانە و ئەشیانی کە دروستیەکەن ئێستا چون لە بواری کەلوپەلی ناو ماڵ و مەتبەخ بێ چ شتی تەزیینیەکان بێ تەنیا بۆ ناو کارگاکەت داناوە یان خۆت واردی بازاری کارشت کرد وەکو فرۆشێکیش بەکارت هێناوە کارەکانمان هەم مەسەڵەن بۆ تەزیینە لە ماڵە خۆمان هەستمان سریە کارگەر وەلێ مەسەڵەن بۆ بازاڕیش هەستمان بۆ چەنە وەلێ فرەتر لە نمایشگاکانە هەست زۆر باشە سەبارەت بە نمایشگاکانیش کە ئاماژە پێیا گفتوگۆمانە بێ ئەسەمانی بزانین کە ئێستا گەیشتە چ قۆناغێک لە کارەکەمان ئایسا گۆڵدانێکمان دروست کردم زۆر باشە سەگەرەکمان هەست جیایەکەین و جیا دایبنین بۆ تەراش و وشکەوبوونەکەی ئامادەیکەین سەم چرخە چۆن بەرخیە ئەشی حتمان خاموشیکەین جا بە سیمبڕشەکە جیایەکەینەوە ولی ئەگەر چرخە پاییەکان بێ هەر بە پا تورمز دەگرین و کارەکەیشمان جیاکەینەوە هەر بەدەست مەیسە کارێکمان گۆڵدانێکمان دروست کرد تا ئەین دایبنین کە وشکە و بێتەوە مەسەڵەن کەمێک کزرە و بێتەوە دوایەوە مەسەڵەن تەراشی بێن زۆر باشە کاتە کە کاتێک کە وشکۆ بێتەوە توانین وردەکاریەکان و شتانی کە خۆمانەمانێت ئەنجام بێن لەستەری وایە بەڵێ باشە خات و سەمامی شەمەوێت تۆزێک تاقی بکەمەوە ئەگەر یارمەتیم بیت هەرا لەسەرەتاوە منیش تۆزێک تاقی بکەمەوە بزانم چۆنە هیە کارەکە باش باشە زۆر باشە بینەرانی مێچاکوونێ خات و سەما بۆ منیشی ئامادەکە کارەکە چونکەم خۆشەکە منیش تاقی بکەمەوە بزانم چۆنە هیە ئیشەکەی لەگەڵمانە بن تاوکو بزانم وایە هەموویش توانم ئەم کارە ئەنجامم یاخودنا ئێستا ئەو کەمێ سەختە چۆن ئەوەسی شتکەن ئایسە لێرە لە ئەتان فەقە بۆ ناسکەوکردنەکەی تەنیا ئەم دوو پەنجەم بگرم ئەوە بیستوانم لە نێویە ئەوە ئەو دەسەگەشتاندانن بۆ کە مەسەڵەن نەر لە مێ کارە ڕێزین ئاوە بیکێشنەبان فقط فرستە فشاریمان چۆن دەستانە چێ بەرەوە دەستانەشێ نمێکیشی بێت دوایەوە کابەکەی بگرم ئایسە دوارە ڕێزێتی بیکێشنەبان خاص ستوان دوارە هەر بۆ جۆرە ڕێزێتی بیکێشنەبان پاشە دەستان ڕێزێ نمی بێت ئەم هۆرە سشە پێویستێتی ئەرێ سەر ڕێزێت رەشێ بیکێشینەبان مەسەڵەن ئەستوانەی گوڵدانێ دروستەکەن هەر ڕێزە بیکێشنەبان مەسە دەستان مێرن بۆ دەرا بۆ هەرکارێ وەڵەشێ ئەستوانەیەک دروستکەین دوایەوە مەسەڵەن ئەو تەرحەوا گەرەکمانە دەمانەوێت چی پێ دروست بکەین ئێستا مەتوانین ئەستوانەیەکی پێ دروستکەین گوڵدانە ئەستوانەیە بێت ئەم دەرزیە ڕێزە مخکەم بگیرم فقط ژێرەکەی خەتێکی لێبە یا خەتێ ئەرێ نانە هەراوە تواوە چرخەکەمان خاموشەکەین بەم سیما توانن بە دۆرە فەقە بخەنە جێگەی دەرزیەکە تواوە
سیمەکە دەن بە من بۆ گوڵدانەکەمە زۆر باشە کاتێک پێویستێتی وشکە بێت و اینجا توانی کارە ئەمە تەرکیزی زیاترم خامە سەرەوەی کە چۆناهی خێزان و بنەماڵی پاڵپشتی بوون لەم ڕێگایە چونکە هەروەکە زانین لەنێو کۆمەلگای ئێمە گرنگترین شت بۆ خاتونێ کاتێک کە ئەوە بەتایبەت لە بواری هونەرا دەرکەوێت پاڵپشتی خێزان و بنەماڵی زۆر گرنگە وەختێکە ئەوەڵ دەفەکە من وتم بەدایکم کاگەرەکەم هەست کارگای دابنم ئەوەڵ جددی نەمیانگر فکریانەکە شۆخێکەوە مەسەڵەن چۆن کارگە لێترم بوو ئەوان من نیمە کارە جێش و یانزانی ئەمیش هەروەکەوان مەسەڵەن فرە اشتیاقم نییە لەسەری ولی وەختی چوم کارم کرد لە ئامۆزشگاکان و لە کارگاوەکان مختلفە ئیتر دایکم هاتمە وتم پێ وتم باوە عەلاقەم هەست بەم کارە حەزەکەم ئەدامەی بم تیان باشە دێک وا بکە وتم دوکانێکمان هەست وەختی چۆڵە من حەزەکەم بیکەمە کارگای بۆ خۆم دەستم لە گیفان خۆما بێ سەرگەرم بم کار بۆ خۆم بکەم ئیتروانیش قبوڵیان کرد و دوایەوە مەسەڵەن وەختی من هام لە ناو کارگا مەسەڵەن غەزایەک بێت ئامادا بێت قاوەکەن لە من مەسەڵەن بێ فەقەت غەزاگە بخوا ئیتر انتظارەوەیان نییە لە ماڵیشەوە دوارە کار بکەم هەرچەند کار مەسەڵەن ماڵە و ژن و پیاگی نییە ئیتر وەختی مەسەڵەن تینیمەوێ قاوەکە مەسەڵەن یا مەسەڵەن هەر زەنگ ئامێژم ڕێزە ئاوم بۆ بێر نەخوارەوە یا مەسەڵەن برسیمەوێت شتێکم بۆ بێر نەخوارەوە بەردڵێ بخەم یا شتێ فۆرەن هەنە پشتمە فۆرەن کۆمەک مەکەن مەسەڵەن تێن ئەیتێرن بۆ زۆر باشە هەروەکە زانین دڵیام کە کۆمەڵێک خاتوونی ئەزیز ئەیسێ بە دیاری شاشۆ بەرنامەمانەوە دانیشتون و لەوانەیەوانیش هەر کامێک لە خۆیان خاوەنی بەهرەیەک و توانایەک لە نێو خۆیانە و ئێستا کە سەیری من و تۆکەن دڵنیام کە ئەوانیش هەمان کێشی ئێمەیان لەوانەیە ببێت کەڵن کاتێک کە بەهرەیەک بەتایبەت لە بواری هونەرا هەمانە چۆناهی خێزان و بنەماڵی خۆمان بهێنینە ئەو قەناعەتەی کە من توانام هەیە لەم بەهرا و توانم دەرکەوم و خزمەت بکەم تۆ خۆت لەم بواری هونەری خۆتا چۆن قەناعەتت هێنا بە دایکت بە باوکت کە وت ئاماژەی پێیا سەرەتا بڕوایان پێت نەبوو چۆن توانیت بیان هێنیتە ئەو قەناعەتە کە تۆ توانات هەیە و ئەتوانی خزمەت بکەی لەم بوارەیە هەرەوەی کە سفارشم ئەگەر لە مەسەڵەن جێگەکە لێکە و کارەکانم ئەهاوردەوە بۆ ماڵەوە و هەر خۆیانیش کۆمەکمیان کرد کە دروستیکەم سفارشەکە بەمە تەحویڵ هەروانە بووە و باعثەوە کە بزانن من اشتیاق ئەو کارمە هەست حەز بە ئەم کاراکەم و حەزی پێکەم کە ئەدامەی بم و بۆ خۆم کار بکەم ئیتر ئەوانیش تاییدیان کرد و وتیان باشە زۆر باشە کەواتە تۆ مەبەست ئەوەی لە بواری خۆتە بەو شوازێکە و سفارشانەی کە لە مشتریەکانت وەرت گرتووە کاتێک کە کارەکەی توان دیێزانیانە کە لێزانینت هەیە و توانات هەیە لەم بوارەیە قەناعەتیان بۆ هێنا کە بەڵێ تۆ ئەتوانیت و پاڵپشتی خۆیان دەست پێ کرد لەگەڵ تۆیە زۆر باشە هەروەکە سەرەتای بەرنامەش ئاماژەمان پێەیە و باسمان لێسەر کرد ئەو کارگای کە جەنابەت کردوێتەوە ماوەی چەند ساڵە کردوتانتەوە ماوەی 3-4 ساڵێکە کە کارگاکە بەردەوامە بەڵێ بەسەڵ بۆەوەی کە فعالیت حرفەیم بێت ئێمساڵ شاید ساڵێک ئەوێت ساڵێکە کە حرفەیە کارەکەم و مداومە زۆر باشە کەسێک کە بێت بێتە ناو ئیشی سوفاڵگەری دوای چەند ساڵە توانێت لە حرفەکە بە تاوەتی لێزانی لێ دەربێت وەڕواکە ئێستا ئاماژەی تا حرفەیە لێ دەربێت چونکە تۆڵی من پێشتر کارم کردو و 3 ساڵ لە کارگاکەشی شەکەم تازە ساڵێک توانیومە لە بواری حرفەی بوونیان من بەردەوام بم هەرو پاڵپشتیەکە ئەگەر کەسێک پاڵپشتی بێت لە سەرەتاو خانەوادەی پاڵپشتیکەن یا مەسەڵ مرەبیە کەسێک لە کناریا بێت هەروە خۆی ئەوێتە مەسەڵ چۆن بێژم هەروێتە جەرەقەیەک کە بنیان بتوانێت ئەو کارە ئدامە بات منیش مەسەڵەن خانەوادەم بوونیا ئەگەر کەسێک تر مەسەڵەن خانەوادەی حەز بە کارەکەنەکەن سەختە بێتەوە بۆی ئەشێ خۆی نیشان بات کە ئەتوانێت ئەم کارە ئەنجام بات یانە پێویست بە ئەوواکە کە بە بەردەوامی هەوڵی باوە هیچ کاتبییر لۆی نکاتەوە کە دا ببڕێت تاوەکو پاڵپشتی خانەوادەی لەگەڵ یا بێت زۆر باشەوەی کە لەنێو ئەو کارگەی ئێستێەوە
خەریکن ئیش و کاری خۆتانی لێبەڕێ بن تەنیا خۆت مشغوڵ نیت وەکو عیلەیەک وەکو خێزانێک لەوێ ئەوانی شاوکاری دەکەن چەند کەسیستە لەگەڵ خۆتان لەوێ ئیشەکە من خۆم ئایستا کار مەسەڵەن کار چرخ و شتەکە ئەنجامام گەر کار دەستیشم بێت یا مەسەڵەن ڕەنگ بێت یا هەر شتێتر خۆشکم هەست کۆمەک مەکات دایکم هەست کۆمەک مەکات براکەم هەست هەتا خۆشکەزاگە بچکەکەشم هەست وەختە کار باشە هەروەکە باست کرد کەواتە زۆرن یەک کەس و دوو کەس نین بتوانم بە جوانی بە ئیشەکان ڕابگەن ئەوەی کە هەر کامێکتان هەمووتانم چەند کەسە لە یەک ئاستا ئەزانن سەدحی کاریتان لە یەک ئاستایە دەینا هەر ئەو کار سۆفاڵ کە لەبان چرخەوە ئەنجامیان فقط خۆم خاستی لێ تەنیا تۆ لە ێزانی پێویستی بووە کە بۆ دەورە شتە بچی تاکوونێ زان بەڵێ ئەو کار دەستەکانیشی ئەوان کۆمەک مەکەن ئێژم پێیان مەسەڵەن ئاوا کارێ بکەن چۆن هەرەوەی کە مەسەڵەن هونەرەکە هەست ناوخوێنەکە هەرچیگیان پێژم ئەو لەحزە ئەنجامیان کۆمەک مەکەن تواو یەکەین فۆرن زۆر باشە کەواتە کاتێککە سفارشێک وەرەگرن یەک کەس بە تاواتی هەمووی ئەنجام نایە هەر کامێکتان و بەشێکی ئەنجامەیەن لە نێو ئەو کەسانی کە لەگەڵ تا ئیشەکەن زیاتر متمانێت بە کامیان هەیە وە کارەکە بێت دوو دڵی بێنی گەرانی ئەیتە دەستیانەوە و دنیای کا شتێک کە تەحواڵت ئەیا و شتێکە خۆت ئەتەوێلیان خۆشکم چۆن خۆشی دەورەکەی دیەتەک منە زۆر باشە دروستە ئەو کەمتر گوزەرانی و لە ئەو مەسەڵەن لە کارەکە ئەزانێت تا حد دەگەزانێ مەسەڵەن ئەو بازی کارگەل دروست دەکات فقط من هۆشما پێ کە مەسەڵەن وشکە و بێتەوە یا شتێک بۆ خۆی ئەویش کارەکات باشە لە ڕێگەی کارگاکەتەوە هەروواکە زانین چەندین هونەرجووی تا ئیسە بووە و ئێستاشە هەر هەتا خەرێکی فێرکاریت پێیان کاتێک کە خاتوونێک دێت بۆ لای تۆ نازەم فێرخوازی ئاغاشت بەیاننا وەلێمێکە زیاتر ئەومان بۆ باسی کاتێکە فێرخوازێکی خاتون جێ بۆ لای تۆ چۆناهی پاڵپشتیەکەی لەم ڕێگایی چۆناهی ڕێگاکەی پێی پیشان نای کە فێری ئەەکەیت و دوایی کە لای تۆ ڕۆی لەوانێ ببێتەیش خاوەنی ئیش و کاری خۆی من ئەو دقیقەن ئەو شتگەلە کە لازم بێت ئەگەر مەسەڵەن بەل لەواتریش بە خۆمیان نەوت بێت و لە من بە هونەرجووەکان نوێژم چۆن ئەو کارە وەختێ بە مەسەڵەن ڕێوڕەوشە نەوێت دروست دەرنایێت مەسەڵەن بۆ مەرکەزگیریەکە من خۆم ئێژم پێیان فڵانە کارکەن ئاوا بکەن کە مەرکەزگیری دروستان بێت یا مەسەڵەن بۆ تابگیری وشتە ڕەوش خۆمم هەست ئەوانیانە پێش مەسەڵەن نایسە شاگردێکم هەست لە ئەرز یەک جەلسە دانیش بۆ خۆی دەوریەکی دروست کرد مەسەڵەن مەرکەزگیریەکەی فێر بوو دەوریەکەی دروست کرد فقط تەلاشەکەی ماگە لە ئەرز دوو جەلسە واقعاً ئەو هونەرجووە فێر بوو چۆن من وتم پێ لە چەر ڕەوەشێکەوە شێ بچێت ئێستا قەشەنگ فێریانەکەم یانە تاوەجێ کە بدام ئەگەر هەتا بتوانمیش ئەیان تێرم بۆ لای خۆم کە لای خۆمە کار بکەن قەشەنگ بێتە دەستیان هەم لە کارەکە هەم لە مەسەڵەن بۆ فرۆش بێت بۆ هەر شتێکتری بێت باشە کاتێک کە دەن بۆ لا سەرەتا چۆن لەگەڵ یانە دەست پێەکەی بێژ سەرەتای کاریان چۆنیسە کەسێک کە خۆی پێشتر بزانێ چ کەسێک بێت کە هیچ لە بوارەکە نەزانێ ئەمەیە کە بزانم لەنەو کارگاکەی ئێوە لەم بوارەی شێوازی کارکردنی ئێوە چۆنە چونکە زانین لە هەر ئیشێکە تەنیانی تۆمە ئیشێک دەست پێ ئەەکەی ئەبینی کە چەندین کارگایتر یا چەندین شوێنی تر هەمان ئیشی تۆ ئەنجامەیەن بەس ئەوەی کە تۆ جیاوازەکاتەوە تۆ جیا ئەکاتۆ لەوانی تر شێوازی کارکردنتە بۆ لەوانەیە تۆ تایبەتمەندیەکە لە ئیشەکەت هەبێ ئەڵەن کە فڵان شوێن فڵان کارگای سۆفاڵێ بۆلمی خاتوسۆما بە حکمێکی ئیشەکەی ئاواهیە و تایبەترە جیاوازترە لە کارگاکانی تر ئەو شتێککە کارگای ئێوە جیاواز دەکاتەوە شتێککە فێری هونەرجووەکانت ئەەکەی چییە جیاوازی کارگای ئێوە لەگەڵ کارگاکانی تر لە چیایە من وەک ڕفێقێک هەم لە پاڵیانە پاڵپشتیانە کۆمەکیانەکەم هەر شتێکیش نەزانن خۆم مەسەڵەن بە وردە وردە ئێژم پێیان کە فێر بن چون ئەگەر وانەوێت هونەرجووەکە لە نیمە کارەکە وێڵەکە کۆلەن هەر نایێتەوە علاقەیەکی نامێنێ وەلە من ئەو شۆخی پێ ئام کە مەسەڵەن فلانە شتەکەت ئەشی ئاوا بێت
یا مەسەڵەن خۆم ئەچم کۆمەکێکەکەم وردە لە بەرچاویە و دروستی ئەەکەم ئێژم ئایسە خۆت مەسەڵەن دانێ دروستکە هەر بۆ جۆرەکەم من ئایسە دروستم کرد ئیتر بۆ جۆرە شەوقەوەیانە پێیان کە مەسەڵەن ئدامەی بن لە سەر کارەکە و بن. باشە ئەو کاری خۆدە و هوەری خۆت کە تا ئێستا هێناوتە لێ رازیت یان خود هەنێجار بە خۆتەڵی هێشتا من ماومە لەم بوارەیە هێشتا ڕێگای سەرکەوتنم هەیە بۆ هەر کارێک واسە هەرچێ مەسەڵەن پێشڕەفتکەی دوارە ڕێگەی هەست بۆ پیشڕەفتی فرەتر هەر پلەیەکەشی دەبان دوارە پلەیەکتر هەست لە پشتسەریەوە بەس من نەیسە فرە ماگە فێلەن دروستە کارەکە ئەزانم وەلێ فرەیشم ماگە. ئەتەوێت چۆ ناهی لە چ ڕێگایەکەوە کارەکەت بیتە سەرەوە مەسەڵەن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر باشە ئەگەر مەسەڵەن خەریکم تەبلیغی بۆ ئەەکەم فێلەن کە پێیج و مەسەڵەن هین شتەکانم بێتە سەرەوە هەروەی کە شاگردی شەگرم خۆی بازم هەر فرە خاسە بۆمە. زۆر باشە هەرەکە ئاماژەت پێەیە ئێستێکانە لە ئەو کارە دەستیانە بە تایبەت کە خاتونەکان سەرقاڵن ئەوەی کە بتوانین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەی سەخاون پەیجێک بیان خودت کەناڵێک بیت ئەتوانی بۆ پەرەپێدان بە کارەکەت باشترین استیفادەی لێ بکەین جەنابەت لە تۆڕی کۆمەڵایەتیەکان تا چەند استیفادە و بەهرەت لێبردە بۆ کارەکانت تاکو زیاتر بە خەڵکی نیشان بیت و بەهرەی خۆتانی پێ نیشامی کە ئەمە کاری ئێمەیە. پۆستەکان مایسە تا حەدێک خاسە چۆن تازە فعالیەتەکەیم شڕۆ کردە وردەش متمێنم خاستریش ئەبێت هەروەی کە تەبلیغی بووەکەم فرە خاسە مەسەڵەن ڕەفیقەکان خۆم هەن تێن پاڵپشتمەکان ئەوان بەسەم پست و پێیج من دائەمن زوو زۆر باشە هەروانە مەسەڵەن پێیجەکەم بێرێتە سەرەوە و کارەکەی منیش خاسە بێت لەم لاو مەسەڵەن هەم شاگردمەوێ هەم مشتریم ئەوێت. زیاتری سفارشەکانت لەکوێوە وەرەگری لە پێیجەکەتە یان خۆت ئەو غۆرفانی کە تا ئێستا بەشداریت لێ کردووە؟ زیاتریان لە غورفەکانە لە غۆرفە و نمایشگاکانە. باشە ئەمە ئێستا بارەت بۆ گفتوگۆمان هەبێت کە هەروەکە ئەزانین بەکردنەوەی بە بەشداریکردن لە نمایشگایەک یان خۆت غۆرفەیەک ئەتوانیت کە کارەکەت زیاتر بە خەڵک نیشان بیت خۆ تا ئێستا بەشداری چەند نمایشگات کردووە چەند نمایشگاتان ڕێخستووە تاوکوونێک کارەکانت نیشانی خەڵک بیت؟ بۆ ئینفرادیف کە کارگای خۆم بەڕێخستە یەک دەفە مەسەڵەن نمایشگان بووە وەلێ بۆ زووتری چەند دەفەیەک مەسەڵەن لە تەرەف سەنایە دەستی و چتەوە غۆرفەیان داگە پێمان کە مەسەڵەن تەک ڕەفیقەکانمان غۆرفەمان گرە تەک ئۆستادەکەمان مەسەڵەن بە یەکەوە غۆرفاگرین ئیتر کارەکان بە یەکەوە دائەنین ئەوەی شخصە کە مەسەڵەن پێشرەفتی فرەترە. باشە بۆی کە بتوانیت بەشداری نمایشگایەک بکەیت چۆن ناهیە تۆ نتوانی بەشداری بکەیت و ئەو کار و چالاکیانی خۆت نیشانیان بیت ئەبێ سەرتا بۆ نمە داواکاری لە کەسێکی تایبەت بکەیت یا خود نابۆ نمونە لە ڕێگایەکە هەواڵەکەت پێنەڵن فلان ڕۆژ و فلان بڕوارە تۆ ئەتوانی بەشداری و نمایشگا بکەیت و کارەکانت بە خەڵک نیشان بیت. ئەشێ خۆمان پێیگیر بین چۆن وەختەس مەسەڵەن تاوسان هەست چەند دەفعە نمایشگا و غۆرفە دائەنن ئەشێ خۆمان پێیگیر بین کەفی نەشۆنی بزانین لە کوێنە هەست چۆن هەست چەند ڕۆژە مەسەڵەن ساعاتەکانی کەیە لە کوێنە نمایشگاکە ئان ئەشێ ئدارەکان بگەڕین بازێ ئدارەکان واقعانەش بچی تا مەسەڵەن سەر دەربێ بزانی کەیگە لە نمایشگایان هەست تا ئێمەش بتوانین بەشداری بکەین و لێنە کارەکانماندا. زۆر چاکە کۆتا پرسیار مێمێ ئەوە بێ لە جەنابەت کە لەم ئیشە هونەری خۆت کەسێک یان خۆت شتێکی تایبەت هەیە کە وەکو ئیلهامێک و سمبولێک بۆ خۆ دای بنی ئیلهامی لێوەربگری تاوەکە ئیدەی جوانتر لە جوان بێتە مشکت و لەناو کارەکان تا ئەنجامی بیت شتێک هەیە وەکو ئیلهام تۆ لە کارەکانت وەری بگری یا تەنیا توانای خۆتەکە بەکاری ئەهێنیت؟ ئەکسەرەنی ئیلهام خۆمە لە مەسەڵەن کارەکان خۆم دروستیانەکەم زیاتر لە خەلاقیەت خۆمە بەڵێ. زۆر باشە سپاس دەکەم کە ئەمڕۆ کاتت بۆی مەتەرخان کرد و میوانداری ئێمەت قبول کرد ئینشاءالله کە بتوانین لە داهاتوو زۆر زۆر لەمەی کە هەی سەرکەوتوتر بی قسەیەکت ئەگەر بێت لە کۆتایی توانین ببینەرانمانی بڵێ ئەگەریش نایمە کۆتایی هێنی بە بەرنامەکەمان. دەستەوە خۆش بێ زۆر سپاس سەرۆکارانیش خۆش بێ کە ئێمڕۆ منیان میوانداری ئێوە زۆر سپاس هەر سەرکەوتوو بن. بینەر و بیستەرەکانی من سپاسانەکەم تا ئەم کاتەی کە لەگەڵ منابوون کاتتان تەرخان کرد بۆ بەرنامەی ئێمە هەتاکو خوامادەکردنێکی بەرنامەیەکی تر کێ ماگەڕینەوە لایەوە ئەزیز و خۆشەویست ومێد دەکەم کە هەر دڵشاد و بەختەوەر